بەڕێزان بەپێی بڕیاری دادگای کەتنی سێی سلێمانی دوو لەسەر فەرمانی دەستگیرکردنی ژمارە 250 کاف 2021 لە شواری 8 2025 فەرمانی دەستگیرکردن بۆ شاسوار عەبدولواحید دەرکرا. ئێوارەی ئەمڕۆ لەلایەن هێزەکانی پۆلیسی سلێمانیەوە ناوبراو دەستگیر کرا و ڕێکارە یاساییەکانی بەرامبەر کرا. ناوبراو بەیانی ئامادەکرێت لەبەردەم دادگای ناوبراو کە فەرمانی دەستگیرکردنەکەی بۆ دەرکردووە. دیارە ئەبێ ببرێتەوە بەردەمی دادگای تایبەتمەند لە ئێستادا ناوبراو بەندە و بە ڕێکارە یاساییەکان بەڕێکراوە و سەرجەم ئەو ڕێکارە یاساییانەی کە هەیە بەرامبەری ئەنجام درراوە. قوربان پۆلیس هەر کاتێ بە گونجاو بزانێ ئەو کاتاچێتە سەر خەڵک. نەخێر پۆلیسی سلێمانی دەستگیری کردو زۆر